فەرید ئیلهامی لە شاری پاریس بە ئامێری تەمبور بەشداری لە كۆنسێرتێک دەكات کۆنسێرتی میوزیکی گەشتێک بە ناو دەرووندا ڕۆژی 23 ئەم مانگە بەڕێوە دەچێ و فەرید ئیلهامی میوانێکی کۆنسێرتەکە دەبێت و بە ئامێری تەمبور چەند پارچە میوزیکێک دەژەنێ و هاوکات لەگەڵ ژەنینی میوزیکەکەدا چەند پارچە شعرێکی مەولانە جەلیلەدین ڕۆمی دەخوێنرێتەوە. فەرید ئیلهامی گۆرانی بێش دامەزرێنەری ماڵی تەمبورە و دوو فیلمی دۆکۆمەنتاریشی سەبارەت بە مێژووی ئەو ئامێرە کوردیە بەرهەمهێناوە.